زۆری ژمارەی تەکسی لە شارەکاندا نەک تەنها شەقامەکانی قەرەباڵغ کردووە، بەڵکو کاری شۆفێرانیشی کەم کردووەتەوە. شاب حسێن 30 ساڵە شۆفێری تەکسیە. زۆری ژمارەی تەکسی وای کردووە کە زۆر ڕۆژ بێکار بگەڕێتەوە ماڵەوە و نەتوانێت خەرجی خێزان و ئۆتۆمبیلەکەشی پڕ بکاتەوە. ئەدەم کابراایەکەم خۆت ئەسا پێم وتی عەرزم کردی بەخوا ڕۆژانە 20,000 ئەگە تۆزم جوڵا بێ 25 من 12مەوە بەنزین ئەک باشە سارێک تاری بڕێتێنی بە 10,000 ئیشە ڕوا بڕێەوە ڕۆژیاوە تا سەعات یەک داخلیم نەکردووە ڕێکی ڕەحمەتەوەی تاوا بێزار بوو زەمان سەداتێن تەمینات هەبوو من چاک تەکسی بووم باوکم چاک تەکسی بوو ساڵانە نازانم 50 دینار ئەیاکە دامی کردە حەدیثاییەکە کوشایە حکومەت پاری وایە ئەم ئێستا نقابە هەموو ساڵی 30,000 نقابە پارە لێسەنێ هەوی گاڵتو بێ دەرەکە سابی ئەوە ناکە کە ساقێک دامیکە پەنجەیە قاچێکی کردێ پاری بەنیاخ مەسەخانیشکە نییە ئەوانە نییە لە ئەوان. حکومەتی هەرێمی کوردستان چەند مەرجێکی بۆ پێدانی مۆڵەتی تەکسی دیاری کردووە، بەڵام تا ئێستا ئەو مەرجانە کاری شۆفێرانی تەکسی ڕەگ نەخستووە. شەی تەکسی بکایە ئۆتۆمبیلی جۆلی تەکسی لێ بخۆڕێ پێویستە ناوی خۆی تۆمارکە لە سندیکاوە وەکو باسم کرد مۆڵەتەکەی هاوشێوەی مۆڵەتی لێخوڕینی تەکسی بێ دیارە ئێمە لێرە بەپێی ئەو سیستەمی داتابەیسی کە هەمانە ئەو کەسێکە دێتە لامان لە کۆمپیوتەر ناوەکەی دیاری دەکرێەوە ئەگەر بێت و دەرکەوکە لە شوێنێک دەوامەکە کە موچەکەی لەسەر و ملیۆنێکەوەیە وەکو باسم کرد مۆڵەتەکەی پێ نادێتەوە کە لێخوڕینی تەکسی بکە نەک مۆڵەتی لێخوڕین ئۆتۆمبیلی لەوەرگیرێتەوە نە ئێستا وامان کردووە کە ئەو بڕیاری وەزارەتی ناوخۆکە لە هەموو هەرێمی کوردستانە کاری پێ دەکرێت بەپێی پسپۆڕی بارهەڵگەی ئۆتۆمبیلەکە سوارڕەوەکە مۆڵە دەدرێتە کەسەکە. چوینە بەڕێوەبەرایەتی گواستنەوەی سلێمانی. ئەرکی بەڕێوەبەرایەتیەکە ڕێخستنی کاری ئەو شۆفێرانەیە کە کاری گواستنەوەی هاوڵاتیان دەکەن. ئەمان خۆیان دەڵێن پلانی ڕێخستن نەبووە بۆیە ئێستا ژمارەی تەکسیەکان زیاترە لە ئاستی پێویست. و لە ڕابردووە بەبێ بەرنامە تەکسیکی زۆر هاتە هەرێمی کوردستانەوە کە ئێستا وەزارەتی گواستنەوە گەیاندن بەڕاستی بەرنامەی هەیە بۆی کە ئەم تەکسیانە بە شێوازێک ڕێکخاتەوە کە لە دوجار لە خزمەتی هاوڵاتیانە بێت و سەرەتای پرۆژەکانمان بە لێدانی لەزگۆ لۆگۆ بوو بۆی کە بزانین چێ کاری شۆفێری دەکە. ژمارەی زۆری تەکسی لە شارەکاندا کاریگەری لەسەر دابەزاننی نرخەکان نەبووە. بەڕێوەبەرایەتی گشتی گواستنەوەی هەرێمی کوردستان پلانی هەیە لە ڕێگەی دانانی پێوەرەوە نرخەکان بە جێگیری دابنێت. تەکسی کە زۆرە بێ هاوڵاتی ژمارەی کەمترە لە وەک پێداویستیەکانی بۆ تەکسی ئەو کاتە تەکسی وهەیە بۆ نمونە لە بەیانەوە هەتا ئێوارە دەداخلیە کە ئەم دەداخلیە ئەبێ پارەی بەنزین و تایە و ڕۆن و مەسروفاتی دەرکاتەوە بۆیە زۆر جارە بینی نرخی گواستنەوەی هاوڵاتی بە تەکسی تۆزێک گرانە ئەوەش بەشێکیشی دەگەڕێتەوە بۆ گرانی نرخی سوتەمەنی. لە پرۆژەی ئایندەشمانە بایەوە هینمان هەیە تەکسی میتەرمان هەیە کە لە بێت لە ناو هەموو تەکسیەکانە عدادی تیا بێت بۆ ئەوەی سعرەکە حکوومەت دیاری کات بۆ گواستنەوەی هاوڵاتیان ینی چەند کیلۆمەتر دەڕوا بە بەهای ئەوە پارە لە سەرنشین وەرگیرێت. بەپێی دوایین ئامار لە سلێمانی نزیکی 27,000 تەکسی هەیە کە 20,300 تەکسی لۆگۆیان هەیە و 25,300 کەس فۆرمی زانیاریان وەرگرتووە. بوونی ئەم ژمارە زۆری تەکسیە لە شارەکاندا لە کاتێکدا لە ساڵی 2016ەوە ڕێگا بە هاوردەکردنی تەکسی نادرێت، بەڵام هێشتا لە ناوخۆدا بەشێک لە ئۆتۆمبیلە تایبەتەکان بۆ تەکسی دەگۆڕدرێن. خۆشی سەیدا، میدیای سبەی، سلێمانی.